ئەی وەی لەو هەڵمایە ئەم جارەی قەومایە لا نێوان دوو ژندا. سلام عليكم سعدي شي توا ولا كوتر بلا كي توا ئەوێری کەش بکەیت بەڵێ واقم نایب ڕێغیرەتی ئەوە نییە مەگەر خوا بزانێت چی دەبێکی کردوتەوە لەسەر شوکردنەکەی تۆ ئەوە بێکێشە بۆ من و سعدیش دروستە بێ هەموویڵێن لیمۆی داوا بە کابراەک چیش سەر بەهەوێت ئەو لیمۆ نازدارە باشترین پیاوەتی لەگەن ئەو ژنی خۆی نەکردیان نەخێر نەوەڵە کچلولو چێ سعدی بۆ چیرۆکانە باز دەکەی بە تەمەژنی دووەمی مەگەر من بزانم عشق چه ئازارێکی هەیە کاکەژین ئەو غەڵەتەی کودەکە من دەکەی من داوای لێبوردنەکەم کەمار ژێرا کردم قەت نەمبینی و هیچی من ناکە با بەڕون و ئاشکایی تێ و بگەێنم کە ئەوە چییە خۆزگە بەس ئەو بە ئای برایەکەشتی و داشتی دوو ماڵ و یەک سادی دووشەممە کاتژمێرنەوە.